عێراق بە تیرێک دوو نیشان دەپێکێت، خۆی بەهێز و ئێران لاواز دەکات. عێراق لە ساڵانی هەفتاکانەوە خەون بە بەرهەمهێنانی گازی سروشتیەوە دەبینێت، لە بەعسەوە بۆ سەردەمی عێراقی نوێ، لە ئەنجومەنی حوکمەوە بۆ سەردەمی جەعفەری و دواتر مالیکی، لە عەبادیەوە بۆ عەبدولمەهدی تا وەکو کازمی، هیچیان نەیانتوانی خەونە مێژینەکەیان بەدی بێنن. پێدەچێت لە سەردەمی سوودانیدا خەونەکە بەرجەستە بکرێت. بە گوێرەی راپۆرتێکی پێگەی ئۆیل پرایسی بەریتانی هەفتەی ڕابردوو و عێراق چەند گرێبەستێکی لەگەڵ سێ کۆمپانیای جیهانی واژۆ کردووە بە مەبەستی بەرهەمهێنانی نەوت و گازی سروشتی. کۆمپانیای یەکەم کرێزنت پێترۆلیۆمی ئیماراتی و سێ گرێبەستی درێژخایەنی بۆ گەڕان و پەرەپێدانی سێ کێڵگەی نەوت و گاز لەگەڵ حکوومەتی عێراق واژۆ کردووە. کۆمپانیاکە ڕایگەیاندووە پێشبینی دەکات لە 18 مانگی داهاتوودا دوو لەو کێڵگانە کێڵگەی گەلابای قومار و خەشیم لە پارێزگای دیالا ڕۆژانە 250 ملیۆن پێسێجە گازی سروشتی بەرهەم بهێنن. کێڵگەی سێمیش دەکەوێتە پارێزگای بەسرا. دووەم هاوبەشی بەرهەمهێنەری نەوت و گازی عێراق گروپی یەکێتی وزەی چینیە کە لە کێڵگەی سندیباتی پارێزگای بەسرادا کار دەکات. سێم کۆمپانیاش کە عێراق گرێبەستی لەگەڵ واژۆ کردووە کۆمپانیای جێوجێی پەترۆلیۆمی چینیە. ئامانج لا گرێبەستەکان زیادکردنی بەرهەمهێنانی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و 800 ملیۆن پێسێجە گازی سروشتیە لە ڕۆژێکدا. بە گوێرەی ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز کۆمپانیاکە لە کێڵگەکانی هۆیزە و نەفتخانە نەوت بەرهەم دەهێنن. ئەم ناوچەیە دەکەوێتە سنووری خانەقین و نزیکە لە سنوورەکانی ئێران. سەرجەمی ئەو گرێبەستانی عێراق هەفتەی ڕابردوو واژووی کردووە بۆ ماوەی 20 ساڵە. ئەمەش دەبێت با گرنگتیەک بۆ ئاسایشی وزەی عێراق لە کاتێکدا داهاتێکی زۆری وڵاتەکە بۆ گازی سروشتی بۆ ئێران دەڕوات. لەبەرەوەی عێراق تاوەکو ئێستا بە شێوەیەکی سەرەکی پشتباگازی هاوردەکراوی ئێران دەبەستێت بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی، وەک ماڵپەڕە بەریتانیەکەش دەڵێت ئەمە پێگەی عێراقی بەرامبەر بە ئێران لاواز کردووە، بۆیە واژۆکردنی گرێبەستە نوێیەکان هەنگاوێکی گرنگن بۆ عێراق. بە گوێرەی ناوەڕۆکی گرێبەستەکان و لێدوانی محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیران عێراق دەتوانێت لە 3 ساڵی داهاتوودا هاوردەی گازی سروشتی لە ئێرانەوە کۆتایی پێبهێنێت. ئەمەش هاوتەری بە لەگەڵ ئەو فشارانەی ئێستا خراوەتە سەر عێراق بۆ خۆدوورگرتنی لە ئێران و ڕێگەگرتن لە بردنادەرەوەی دۆلاری ئەمریکی لە عێراقەوە بۆ ئێران و وڵاتانی دیکەی نەیاری ئەمریکا. بە گوێرەی قسەکانی سوودانی عێراق ساڵانە لە نێوان 5 ملیار و 500 ملیۆن بۆ 6 ملیار و 800 ملیۆن دۆلار لە هاوردەی گازی سروشتی ئێراندا خەرج دەکات. عێراق دەیەوێت نەک هاوردەی گازی سروشتی نەهێڵێت بەڵکو خۆشی هەناردەی بکات. سوودانی دەڵێت ئێمە بڕیارمان داوە بچینە نێو بازاڕی جیهانی گازی سروشتیەوە، هەنگاومان ناوە بۆ بنیادنانی پرۆژەی تایبەت بە پەرەپێدانی گازی سروشتی. عێراق لە هەناردەی نەوتیشدا دەیەوێت زیاتر پێش بکەوێت. ئێستا دووەم گەورەترین بەرهەمهێنەری نەوتە لە نێو گروپی ئۆپیکدا، ڕۆژانە 4 ملیۆن و 500,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت، لە کاتێکدا وڵاتەکە توانای هەیە ئاستی بەرهەمهێنانی نەوت بەرز بکاتەوە بۆ 5 بۆ 6 ملیۆن بەرمیل. حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق دەڵێت بۆ زیاتر بەرەو پێشبردننی ئەم پلانانە حکوومەتی عێراق بەنیازە لە داهاتوویەکی نزیکدا چەند تەندەرێک بۆ دۆزینەوەی بلۆکی نەوتی لە باکوور، ڕۆژئاوا و ناوەڕاستی وڵاتەکە ڕابگەیەنێت. بە گوێرەی سنووقی دراوی نێودەوڵەتی عێراق توانیوێتی لە ساڵی ڕابردوودا ڕۆژانە لە 4 ملیۆن و 400,000 بەرمیلەوە بۆ 4 ملیۆن و 600,000 بەرز بکاتەوە. پێشبینی دەکات تاوەکو ساڵی 2027 عێراق ئاستی بەرهەمهێنانی نەوت بۆ سەروی 5 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە بەرز بکاتەوە. بەو شێوەیە عێراق لەلایەک خۆی وەک بەرهەمهێنەرێکی سەرەکی نەوت بەهێزتر دەکات و لەلایەکی دیکەشەوە خۆی لە گێژاوی مامەڵەی ڕاستەوخۆی وزە لەگەڵ ئێران دەرباز دەکات.